قال برئيس اجرين عبد الله بريكاري وزارت آواده کرنه ام ده بحث کن پاکی راستا خوش حولید گل مدا برئیس اجرین قال لك سپاس کوین گل مدانه دست پیکی اگر بوما بیجی کیش کن او پروژه نوکت رای کدا یعنی هفکارا ما ریناس بری نوکجی بحثا پروژه ریکا ماوران و میرا و طیبتجی بحث کرد قال ویدا چنه او پروژه یعنی کیش کن او پروژه کو نوکجی بردام کارش سرتی تکرن بەڵێ زۆر سپاس بۆ ڕەخساندی ئەم دەرفەتە ڕێز و سڵاوم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24 هەیە لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆری بە سێکتەری ڕێگاوبان داوە کە وێرای ئەو ئالانگاری و قەیرانە قورسانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە خۆشبەختانە تا ئەم دقەی کە ئێمە قسەی تیاکەین کۆمەڵی پرۆژەی ڕێگاوبانی گرنگ و استراتیژی کارکردن تیانە بەردەوام بێ یەکیان ئەو پرۆژەیە بوو کە ئێستا خۆتان لە ڕیپۆرتەژەکە خستانە ڕوو کە پرۆژەی تەواوکاری ڕێگەی کۆڕێ شەقڵاوە قەندیل بوو یەکێکە لە ئارتیریەڵە سەرەکیەکان لە هەرێمی کوردستانە هەروەها هەر لە سنووری پارێزگای هەولێر بمێنینەوە لە ئێستادا ڕێگەی هەولێر کۆیە بە دووسایدکردنی هەولێر کۆیە زۆر بە گەرمی و زۆر بە چڕوپڕی ئیشی تیاکرێ و کارەکانی بەردەوامە لە دهۆک ڕێگەی بەعدرێ ئیتید کەویش بە دووسایدکردنی پارچێکی ئارتیریەڵی ڕێگەی نێوان هەولێر و دهۆکە بە گەرمی کاری تیاکرێ ڕێگەی کەڵک بەردەڕەشیش هەرکە لە سنووری پارێزگای دهۆکە وردەوردە کارکردنتیا بەردەوامە ڕێگەی قەندیل ئاکرێ ئەویش کە سایدە کۆنەکەی ئەبگری دەکرێت و باشە کرێکاری تیاکرێ ڕێگەی کەلار دەربەنیخان لە سنووری ئیدارەی سەربەخۆی گەرمیان لە کۆتاییەکانێتی و کارکردنتیایە بەردەوامە ئەمە یعنی با بڵێن بەرچاوترین ئەو پرۆژە گەورانن کە کارکردنتیانە بەردەوامە وێرە ئەمانەش کۆمەڵێ پرۆژەی تریش پرۆژەی بچووک و تیمەکانی سیانە لێرە و لەوێ لە زۆربەی زۆری ڕێگاکانی هەرێمی کوردستان کارکردن بەردەوام برئیس اجرین ئەگەر وێرێ پرسیارێکی بکەم ڕەنگەوەکی گۆزندەژی بێت تایبەتیژی ئەگەر ئەس بەسێ چلانێ ئۆپۆزیسیۆنە بکەم یانجی چلانێ ڕێخی سلێمۆنیە بکەم هەمی ئەو پرۆژێن ڕێک و پرا یەت استراتیژیەت گرنگ تا بخوجێ ماژە پێکرد ڕێکا دهوک با عدرێ ڕێکن هەولێرێ بەرەف سۆڕان ڕێکن ئاکرێ بەرەف قەندیل یعنی هەمیش وی ڕەخیڤەنە باشە ئەو گازنداوانە وەکی تێتە بەحەسکردن جودایی هەیە حکوومەت جوداهیەت کرد جێبجێکردنا پرۆژە هۆسا یانژی پڕاستیژی نوکە پرۆژێن گرنگ بوو ئالیە سلێمانیە تایبەتیژی ڕانیا و کەلار و گەرمیانژی تڕێکێدا هەنە لە ڕاستیدا دابشکردنی پرۆژەکان ئێمە لە وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن بەپێی ئەو ڕێنمایانە ڕووین کە وەزارەتی پلاندانان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دایناو کە دابشکردنەکان 123 بۆ دهۆک و زاخۆیە 134 لە بودجەکان بۆ هەولێر و سۆرانە 143 بۆ پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی سەربەخۆی گەرمیان ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینە بە هەموو شێوازێک هەر پرۆژەیەکمان دانابێ هەر پێشنیارێکمان کردبێ لە زمانی ئەم چوارچێوەیە بووە و بی هیچ جۆرێک تەقسیری نەکراوە بەرامبەر ئەو ناوچانەی ترکە جەناب ئاماژەت پێدا بەڵام حەقیقەتێکەیە چەند جارێک ئێمە لە ڕێی میدیاوە باسمان کردووە و ئەو پرسیارەمان ڕوبەڕوو بۆتەوە هەر لە سەرەتای ئەم کابینێ و ئیتیفاقێک هەبووە کە لە لێوان لایەنە سیاسەکان کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکێناوە پرۆژە لە هەر شوێنێ بکرێت لەسەر داهاتی ناخۆی ئەو شوێنە ئەبێتە میلی بۆ پیا بکرێت اینجا ئەمە ڕەنگە فەرقێک هەبوو بێ لەوەی کە بۆ نمونە لە شوێنێک تەمیل زیاتر بۆ پرۆژەیەک دابینکراوە لە شوێنێکی تر کەمتر دابینکراوە ئەم فەرقەوای کردووە کە لە هەندێک شوێن پرۆژەکان زیاتر بچنە پێشەوە لە هەندێک شوێنیش پرۆژەکان نەچنە پێشەوە واتە عیلاقی بە پلاندانان و حکوومەتی هەرێمەوە نیە ئەوەندەی عیلاقی بۆ هەیە کە لە سنووری ئەو پارێزگایە یان ئەو ئیدارە سەربەخۆیە ئەبێ کاش لە داهاتی ناوخۆ دابین کرێ بۆ جێبەجێکردنی پرۆژەکە ئەجینا ئێستا هەر ئەوەی من لە خەیاڵم بێ لەسەر داواکاری خۆیان داواکاری ئیدارەکانی ئەو شوێنانەیە پارێزگاکان کۆمەڵی پرۆژەی زۆر گەورە ڕەزامەندی کراوە لایەن جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەوانە فەرمانێکی گۆڕانکاری لەسەر بڵێن ڕێگەی کەلار دەربەنیخان کراوە بە 450 ملیار دینار کە نزیکی 265 کیلۆمتر ڕێگای جۆراوجۆری لە دەوروبەری بەنداوی دەربەنیخانێ پردی تایە ڕێگەی گوندی تایەوە بە دووسایدکردنی ڕێگا کۆنەکە لە وارماوە تاکو دەمی تونێلی دەربەنیخانی تایە کە ئەمە داواکاریەکی بەرچاوی ئەو ناوچێ بوو هەروەها
ڕێگەی دوکان بە دووسایدکردنی دوکان بەرەو خەلەکان و لە خەلەکانەوە بەرەو چوارقڕنە ئەویش 245 ملیار لەم ماوەیە موافقەی هاتوۆتەوە ئێستا لە پرۆسی لە سەروبەندی ئەنجامدانی گرێبەساین موافقە کراوتە بۆ ناوچەی بڵێن بەستەرەوەی ڕێگای نێوان سلێمانی و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕی نەبێت کە ئومێدم ئەوەیە بتوانرێ کاشی بۆ دابینکرێ ئەو پرۆژانە بە خێرایی و لە کاتی خۆیان تەواو کرێ. یعنی دوما هیچ پرۆژە و موافقە بۆ هاتی کار سەربێتەکردنی سلێمانی هەر ئەو پرۆژە ڤێنوکەتە بەحەزکردی مەبەستا من دوکان بۆ ئالیە ئیدارە ڕاپەڕین یانژی پرۆژێ دی هەنە و شنیکە موافقە بۆ دەرچووی دوو پرۆژەی گەورەم باس کرد بەڵێ دوو پرۆژەی زۆر گەورەم باسکردێکیان وارماوە دەربەنیخانە کە بای 450 ملیار دینارە پرۆژێکی یەکجار گەورەیە بە دووسایدکردنی لە وارماوە تاکو دەمی تونەلی دەربەنیخان کە ئەمە ئەکوێتە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی سەربەخۆی گەرمیانەوە هەروەها باسی ڕێگەی دوکان دوکان خەلەکان چوارقڕنەوە کرد کە بای 245 ملیارە ئەمیش بە دووسایدکردن ئەمە دوو ڕەزامەندی زۆر گەورەیە ینی بای 700 ملیارە جگە لەوە هەر لە سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی ڕێگەی تانجەرۆ دارە ڕەش بە 48 ملیار موافقەی هاتەوە ڕێگەی وێڵەیەر بە 13 ملیار موافقەی هاتەوە ڕێگەی سەفرانی کۆمەڵی موافقاتی زۆر هەیە سنووری ئیدارەی پارێزگای سلێمانی جێبجێکردنەوە پرۆژەیە گرێدایی خەرجکردنە تایبەتیشی داهاتە ناوخۆی پارێزگا سلێمانی و ئیدارە سەربەخۆ ڕاپەڕینە یعنی هەرچەند زیتر پارەی خەرج بکەن ئەو داهاتە ناوخۆ دێ زیتر ئەف پرۆژە تەمام بن بێگومان وایە بەڵێ هیچ دەست پێشخەریەک هەیە یعنی ئاخفتنەکە باش یا خێری هەبت زیکاش داهاتە ناوخۆ تایبەتیشی بێتە خەرجکردن بۆ جێبجێکردنەوە پرۆژەیە جداش پروژه در بازوی چون حتی نکاجی گلک پروژه ری که داره سلێمانی نهاتینه تمام کرد لە ڕاستیدا ینی مۆزوعی پارە و کۆکردنەوەی داهات و خەرجکردنی ئەوە ئیشی وەزارەتی دارایە من زانیاریم لەسەری نییە بەڵام ئەوەی کە ئاگادار بین دوور بەردوور استراتیژێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بە شەفافانە هەوڵ بدرێت داهاتی ناوخۆ کۆ بکرێتەوە و لە خزمەتی پرۆژەکان و خزمەتگوزاری ناوچەکان نابێ بابزانین ئەم اتفاقانەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی یا حکوومەتی فیدراڵی عێراق بەچی ئەگات چکە بەڕاستی ئەوەنیش فشارێکی زۆر ئەهێنن کە ینی نردنی موچەی ینی کە ئیستحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستانە بەستوانێتەوە بە داهاتی ناوخۆ و مقدارێکی زۆر کەم خۆتان ئاگادارن 120 ملیار ڕائکێشی ئەمەش بەڕاستی کاریگەری سلبی هەیە لەسەر داهاتی ناوخۆ کە کۆ ئەکرێتەوە ئەچێ بۆ ئەوێ بە مقابل ئەڕاتەوە ناو معاش ینی مەفروض بوو کە حکوومەتی فیدراڵی عێراقی ئەم غەدرە نەکە موچەکە وەکو خۆی بنێرێ و داهاتی ناوخۆش بەجێ بێڵێ تاکو بتوانێت ئەو پرۆژانی بۆ نمونە باسمان کرد لە سلێمانی لە گەرمیان بەس دیساژی پشکاشیر دابەشکردنەوە پرۆژەیان دا جێبجێکردنەوەە بەر سلێمانی و ئیدارە سەربەخۆ ڕاپەڕین کاتیەمانە 140 ئەو پرۆژەیە داهاتی داکووە ئەمەی خۆی وەکو پشک بانی تەوزیعاتێکی عادلانە هەیە لە بینی هەر هەمویانە بەڵام ئەم نمونانەی کە باسم کرد تازەترین ڕەزامەندەکان بوو کە بۆ کە سوتفەوای لێ هاتووە نازام هەمووی بۆ ئەو سنوورەیە کە باست کرد ڕەزامەندە تازەکان بەرەو ئەوێ چووە سوتفە یانژی کارێکی جدیتر ئەگەر سوتفە بە ڕەنگە داوا کراوە ینی مەبەسمەوەیە ینی نا مەسەلا ینی مەبەسم ئەوە بوو کە ینی تعبیرەکە ڕەنگە لە سیاقی قسەوە ئاوا هات مەبەسەکە ئەوە بوو زۆرترین ئەو پرۆژانەی کە ڕەزامەندی لەسەر کراوە لە سنووری پارێزگای سلێمانی ئیداری سەربەخۆی ڕاپەڕینە ئیداری سەربەخۆی گەرمیانە و بێگومان پرۆژەی زۆریش لە هەولێر و دۆک هەیە ینی پرسیارێکە گرێدایی و بەرهێنەرە و کارتێ تایبەت بکەم هاریکاریەوانات گەل حکوومەتێ مەدیت هەولێرێژی کەسێن سەرمایهدار و بەرهێنەر هاریکاریەکە گەلەکە باش یا حکوومەتی کرینە ئەو پرۆژەیان جوانە لە هەولێر دووکەمت بینین ئەنێ هاریکاریە هەردووکایە سلێمانی تشتی هۆسە هەیە یانژی تشتی هۆسەت ڕێکێدا هەیە سەرمایهدار و بەرهێنەرین سلێمانیە بخۆ بۆ هاریکاریکردنا باژارێ خۆ جوانکردنا ڕوویە هەمیە هاتنوچوونی هەمیە گەشتیاری هاریکاریەکە باش یا باژێڕی بکەن حتا ئەگەر کارێواژی نەبێت ئەگەر وەزانیاریش سەر هەبن ئێمە ئاگامە لە حاڵەتانانی وەزارەتی ئاودانکردن تەنها لەگەڵ بەڵێندەرە تەعاملەکە بە پارەی حکوومەت پرۆژەکان ئەکرێ و بەرهێن لەگەڵ ئێمە تەعامل ناکات نه مەبەستا من کەسی سەرمادار نەکووە بەرهێنەرێت توی شوولیدا ئەنجی توێ ڕێکێدا بکەن یعنی نمونەژی دیارن لە هەولێرێ
نیمانێ مەحاڵەتی ئەمان نیێمە هەمووی عقدە ئەمانە عقدە و ینی عقدی فەرمیێ بەپێی تعلیماتی ژمارە 2 ساڵی 2016 کراوە کۆمپانیای بەڵێندەرایەتی نیەن پرۆژەکان جێبەجێەکەن. کورتی ئەگەر بوومە بەحسکی کابینەوە هەموو حتان و کەدا پرۆژەیە استراتیژی چەند بینە هاتیینە تەمامکردن چەند کیلومترێن ڕێکە هاتیینە چێکردن و بەرێ هەر نەبووینە ئەگەر ئامارێکە فەرمیل بەردەستە هەبێت. لە ڕاستیدا وەکو ئەو دو ئامار کە لە بەردەستمان بێ وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە 1970 پرۆژەی جۆرە و جۆر جێبەجێ کراوە لەوانە نزیکی 93 پرۆژیان پرۆژەی با بڵێن استراتیجی و گەورە بوون و 2680 کیلومتر ڕێگا خراوەتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو ڕێگایانە چە دروستکردن بوو بێ یان سیانەکردن بوو بێ کردتاوکردن بوو بێ 2680 کیلومتر ڕێگا لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە تەواو کرا و خراوەتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە بودجێ ئیجمالی ئەم پرۆژانە چەند جارێکیش باسمان کرد تریلیۆنێک و 32 ملیار بوو ینی ئەوەی کە تێچووی گشتی بەڵام وەکو خەرج جیاوازە. بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتە ئاوەدانکردن پاوەکە ڕاستەخۆ هیچ هەولێرێت گەلمەدەبوون گەلێک سوپاس بووە.